بناوی خوای بەخشندە میهرەبان سەلام و ڕەحمەتی خوای گەورە سەر هەموو لایەک بێ خۆشحاڵین بە دیدارتان یاخۆ بەخێر بێن. ئێمە لە ڕابردوو چەند پەرلەمانتارێک بە ژمارەی یاسایی داوامان لە سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت و وەزیری دارایی کرد بێن ڕوونکردنەوە بۆ پەرلەمانی کوردستان بدەن سەبارەت بە یەکەم 27 میلیارد کە حکومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند و قەرزارە و یاداشی دووەمان سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەران بووە کە بەچی یاسایەک لەسەر بنچینەیەک حکومەت ئەم سەدا 21 بڕیوە و یاداشتی سێمیش کە من 48 ساعت پێش کۆبنەوەی پەرلەمان لە 26 حوتی 2020 زەختمان کردوتەوە کە ناوەڕۆژی ئەم دوو یاداشتی پێشتر جێبەجێ بکرێ و بەرپرسانی حکومەت لە هۆڵی پەرلەمان ئامادە بن بۆ ڕوونکردنەوە. بەڵام بەداخەوە بە تایبەتی بە ڕێزان سەرۆکی حکومەت و جێگیری سەرۆکی حکومەت هیچ کامێکیان لە هیچ کۆبنەوەیەک پەرلەمان کە ئەمە بۆ 2 ساڵ دەچێ ئامادە نەبووە. هەندێک وەزیری بەڕێزیان ناردوو بەڵام بەڕاستی وەڵامەکان مختەنیع نەبووە لە لای ئێمە. بۆیە ئێمە ئەم جار هەنگاوێکی دیکەمان ناوە هەنگاوێکی پەیڕەوی و هەنگاوێکی یاسایی وەک ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە بریتێ لە پرساندن واتە ئیستیجواب لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکومەت و وەزیری دارایی سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەران کە ئەمە بۆ دووەم جارە کە لە ماوەی 4 مانگدا تەنها 2 موچە دابەشکراوە ئەویش بە لێبڕینی سەدا 21 ئێمە داوامان کردووە ئەمڕۆ 24 پەرلەمانتار لە فراکسیۆنی جیاوازەکان کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و وەزیری دارایی لە پەرلەمان ئامادە بن بۆ پرساندن کە بزانین داخوا لەسەر چ بنچینە و بنەمایەک و بەچی یاسایەک سەدا 21 لە موچەی فەرمانبەران بڕیوە کە ئێمە دیارە فراکسیۆنەکانی ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و فراکسیۆنی ئازادی و سربەخۆکان و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ئێمە 24 پەرلەمانتارە ژمارەی یاسایی کە پێویست 23 کەس ئێمە 24 کەس ئیمزامان کردووە کە بەڕاستی پێویستە حکومەتی هەرێمی کوردستانیش بەدەم داواکاری و یادداشتی ئەم پەرلەمانتارانەوە بێن و سەرۆکایەتی پەرلەمانیش دەبێت بەڕاستی ئەمە جێبەجێ بکە کەمە پێمان وایە ئەمە هەنگاوێکی گرنگ و گەورەیە لە پرۆسەی پەرلەمانی کە لە 29 ساڵی ڕابردوودا تا ئێستا بۆ یەکەم جارە پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی کۆ ببنەوە بۆ پرساندنی حکومەت و بەرپرسانی حکومەت. من هیواداریشم بەرپرسانی حکومەتیش ئەم دامەزراوەیە بە خۆیان بزانن و بێن لێرە بەڕاستی ڕوونکردنەوەکان بۆ خەڵکی کوردستان بدەن و ئێمە لێرە دەمانەیە بەڕاستی من یەک لەبارە خۆم زۆر سوپاسی ئەو پەرلەمانتارانە دەکەم کە لە فراکسیۆنەکانی بەشدار لە حکومەتن کە ئەگەر جارێک پێویست بە سوپاس بکە بۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن سەدداریوان پێویستە کە سوپاسیان بکرێ و تەقدیریان بکرێ هەڵوێستێکی مەردانەیە و ئەوە هاتنەدە لە بەڕاستی لە کەولی حیزبایەتی کە پەرلەمانتار نوێنەری خەڵکە ڕاستە حزب کاندیدی کردو کاتی بەڵام نوێنەری خەڵکە پێویستە لەگەڵ ئێش و ژان و معناتی خەڵک بێت و ئەوانش کە لەسەر میدیاکان هەمیشە قسەیان کردووە و بتوانن بڵێم هێندە جار چاواشەکاریشیان کردووە ئەمە ئەرچی ڕاستەقینەی پەرلەمانتارە کە ئەوە پرۆسەیەکی یاساییە و ڕێکارێکی پەیڕەوی بەرامبەر بە حکومەت بگیرێتە بەر بۆ لێپرسینەوەی بۆ محاسبەکردنی حکومەت و ئەومان بەڕاستی پێ دروستە و ئەوەی تر بەڕاستی ئەگەر وا بێ هەر قسەی گەورە کراوە و لە هێندێک کاتە چاواشەکاریش کراوە بەنام پێم وایە دەبوو پەرلەمانتار بە تایبەتی ئەوەی کە لە ئۆپۆزیسیۆنە لە ڕیزی پێشەوەی واژۆکردنی ئەوەی بکە حکومەت پرساندی لێ بکرێ و محاسبە بکرێ بەڕاستی طبعا دیارە بە پێی پێڕە و پێویستە ئامادە بن
و لە حاڵەتی ئاساییدا هەفتەیەک دوایەوەی کە ئەم یادداشتیان بەدەست دەگا ئامادە بن و ئەگەر پاساوی یاسایی و معقول هەبێ سەرۆکاتی پەرلەمان دەتوانێت تا مانگێک مۆڵەتیان بۆ دابنێ و ئەگەر بەڕاستی نەشێن بەبێ ئەوانیش بە پێی پێڕە و پرۆسەی پرساندن بەردەوام دەبێت و دوای پرساندن کە ئەگەر پەرلەمانی کوردستان مقتەنع نەبوو بە وەڵامەکان دیارە دەچێتە هەنگاوێکی تر بریتە لێسەندنەوەی مدمانە کە ئەو کاتێ پێویستی بە دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان دەبێت. سپاس بەخێر بێن دەستا خۆش بێت. سپاس. کاک